ئەفسانەی گێڵگامێش پەردەی حەوتەم. ئەنکیدۆ خەوێکی ناخۆشی بینی و هەستا و بۆ گێڵگامێشی گێڕایەوە و وتی: گەورە خوایان چیان بەدەستەوەیە؟ خوایانی گەورە بۆ پیلانی لە ناوچوونمدا دەڕێژن. ئەی هاوڕێ، خەوێکی سەیرم دیوە و ئەنجامەکەی هەواڵی مەترسیەکی گەورە ئەدات. هەڵۆیەک بە چنگاڵی مەفرەخیەوە فڕاندمی، 4 سەعات بەرەو ئاسمان بەرزی کردمەوە. پاشان وتی سەیری زەوی کە چۆن دەنوێنێ، سەیری دەریاکە چۆن دەنوێنێ. زەوی وەکو چیایەک دەینواند و دەریاش وەکو ڕووبار. هەڵۆ هەروە فڕی. 4 سەعاتی دیکەش هەر بەرز بووەوە و ئەو ساوتی: ئێستا بڕوانە زەوی و دەریا، بزانە چۆن دەنوێنن. زەوی باخێک بوو، دەریاش جۆگەلەی باخەوانێک. هەڵۆ 4 دیکەش هەر هەڵکشا. دیسان وتی سەیری زەوی کە چۆن دەنوێنێ و سەیری دەریا کە چۆن دەنوێنێ. زەوی خڕی نانێکی دەنواند و دەریاش تراویلکە. ئەوسا 2 سەعاتی دیکەش هەڵکشا. بەری دام و داکەوتم، کەوتمە سەر زەوی، سەخت و ڕق و جەستەم شکا. شێوەی خەوێ هات بەسەرمە، بە شڵەژاوی و تاو و لەرزینێکەوە ڕاچڵەکیم. گێڵگامێش قسەکانی ئەنکیدۆی کە بیست بەرچاوی تاریک بوو. سەرنجی شڵەژاو بە ئەنکیدۆ دەڵێ: دێوێکی زەبەلاح ئەسیرت ئەکات. بەداخەوە خوایانی گەورە بڕیاری بەڵایەکیان داوە بۆ تۆ. تاوێ ئارام بەرەوە هاوڕێم، بە هێوریەوە بخەوە. ئەنکیدۆ تەوێڵی داغ بوو، تاولەرزێکی زۆری هەبوو، لەبەر خۆیەوە قسەی دەکرد. گێڵگامێش بە هاوار و تووڕەیەکەوە بە ئەنکیدۆی وت: ئەی هاوڕێ، هاوڕێی دەشت و چیاو هەڵدێرم، هاوڕێی تەنگژە و دژواری و مەترسیم. ئەی هاوڕێ، خەوەکەت بەڕاست دەگەڕێ و چارەنووس وەرناگێڕێ و ناگۆڕدرێت. هەر لەو ڕۆژەوە کە تابلۆکانی خەوەکەی بینی، چارەنووسی ئەم خەوە دەستی کرد بەسەر هەڵدان. ئێستا ئەنکیدۆ کە نەخۆش کەوتووە و ئێستا ئەنکیدۆ کە لە ناو نوێنی خەوا کەوتووە، ڕۆژێک و ڕۆژێکی تریش وڕاوە و تاو ئەیگرنە بەر. 3ەم ڕۆژ و 4ەم ڕۆژیش کەوتووە و خەوتووە. ڕۆژی 5ەم و 6ەم، ڕۆژی 7ەم و 8ەم و 9ەم و 10ەمیش ئەنکیدۆ هەر کەوتووە و ئازارەکەی لە زیادبووندایە. ڕۆژی 11ەم و 12ەمیش ڕۆژی ئەنکیدۆ لە گەرمای تاو دەناڵێنێ. بانگ لە هاوڕێ و هاودەمی خۆی دەکا لە گێڵگامێش: ئەی هاوڕێ، خوا ئاوی ژیانی منی نەفرین کردووە. لە مەیدانی جەنگا نەکەوتوومەتە سەر خاک و بەرەو باوەشی مەرگ نەچووم. ئەبێ مەرگێکی بە شانازی هەڵبژێرم. پەردەی 8ەم. لەگەڵ کازیوە و لیزگی یەکەم تیشکا، گێڵگامێش هەستا و خۆی گەیاندە ژوورسەری هاوڕێکەی. ئەنکیدۆ ئارام خەوت بوو، بە ئارامی هەناسەی ئەدا و سنگی بەرز و نزم ئەبووەوە. تیرێژەکانی گیان هێدی هێدی لە زاریەوە هەڵدەفڕین. گێڵگامێش گریا وتی: ئەنکیدۆی هاوڕێی لاوم، هێز و دەنگت چیان لێهات؟ لەکوێ بەجێماون؟ لە هێز و دەسەڵاتدا وەکو شێر و گای وەحشی بوویت. چوست و چالاک وەک ئاسکێکی پێدەشت بوویت. وەها وەک برا خۆشم ئەویستی، لە بەرامبەر هەموو پادشاکانەوە تۆ لام بەرزتر بوویت. هەموو ژنە جوانەکانی شاری ئوروک تۆیان دەویست. بە ڕۆژ و شەو لەگەڵتا بووم، لەگەڵ تۆ ڕێگای دارستانی سدرم گرتە بەر. سەری خومبەبەت لەگەڵ من داهێنا بۆ شاری ئوروکی شورا کێشراو، کە چیانشینانی زۆر لێکراو بەدەستی دێ و بە پسانەوە دوعامان بۆ دەکەن. ئێمە گای ئاسمانانمان خەڵتانی خوێن کرد، ڕەنگە کلکە ژەهراویەکەی لێی دابیت.
ڕەنگە لای خوایان پەسەند نەکەوتبێ کە ئێمە بە تووڕەییەوە توانجمان گرتە ئیشتر و ئەو گایی کە لە ئاسمانەوە بەریاندا بوو لە ناومان برد. پاشان گێڵگامێش سەعاتێ بێدەنگ لە ژوورسەری هاوڕێکەیەوە هەڵترووکا و ئیتر لە دەرەوە لە تاراوگە دوورەکانە سەرگەردان بوو. ئەو ساسەری ئەنکیدۆی کرد. ئەنکیدۆ هەروە ئارام و بێجوڵە بوو. ئەنکیدۆ ئارام خەوت بوو. گێڵگامێژ وتی: ئەنکیدۆ یار و هاوڕێی ساڵانی لاویم، ئێستا پڵنگی دەشت لێرە خەوتووە. ئەوەی کە لە هیچ شتێ درێغی نەئەکرد، تا لە چیای یەزدانەکان سەرکەوتین، تا گای تووڕەی ئاسمانەکانمان گرت و خەڵتانمان کرد، تا خومبەبەمان هێنایە سەر چۆک و کوشتمان، ئەوەی کە لە دارستانی سدری خوایانە دەژیا و بە خەڵکی دیار ستەمی دەکرد. ئێستا ئەم خەوە قورسە چییە فڕاندوویتی؟ ئەی هاوڕێ بە تەواوی ڕەشدا گەڕاوی و ئیتر هاورام نابیسی. لەگەڵ هەموو ئەمانەدا ئەو ئەنکیدۆ چاوەکانی ناکاتەوە. گێڵگامێشت دەست دەخاتە سەر دڵی ئەو، دڵی ئەنکیدۆ لە لێدان وەستاوە. ئیتر گێڵگامێش دایپۆشی، چۆن نۆبووکان دەڕازێننەوە وا دایپۆشی. هاوڕێکەی داپۆشی، ئەنکیدۆی داپۆشی، وەکو شێر دەینەڕان و وەکو مێشێرێکی برین بەلەش بانگی گریانی هەڵدەدا. قژەکانی دەڕنینەوە و لە بنی کەندن. بەرگی دڕی و جلی کۆنە و تۆزلێنشتووی پیس و شینی کردەبەری و لەگەڵ یەکەم ئەنگوتنی لیزیگ و تیرێش گێڵگامێش شیوەنی دەست پێ کردەوە. 6 ڕۆژ و 6 شەو بەسەر تەرمی ئەنکیدۆ شینی گێڕا، تا تاپۆی حەوتەمین ڕۆژ دای لەسەری کەل، تا ئەم کاتە هێشتا بە خاکی نەسپاردبوو. گێڵگامێش ڕۆژی حەوتەم ئەنکیدۆی دایە دەستی خاک. ئێستا ئیتر ئەوە شاگێڵگامێشە کە ئوروکی شورا کێشرا و بەجێ ئەهێڵێ و بەدەم شیوەنی کۆستەوە بۆ دەرەوە، بۆ دڵی دەشت بە تاو دەجمێت. گێڵگامێش وتی: ئایا ئەگەر منیش بمرم وەکو ئەنکیدۆم بەسەردێت؟ ئازار کەوتۆتە دڵمەوە و هەراسی مەرگ دای پۆشیوم، ئیتر بەرەو دەشت تاوم داوە. دەگاتە دەرەوەی شاری ئوروک و چاوی بەشکارچیەک دەکەوێت کە تەڵە بۆ شێر دادەنێت. ڕاوچی بە گێڵگامێش دەڵێ: ئەی خوا ئاسای پایە بڵند، تۆ یاسەوەڵی ئاکار پیسی دارستانەکەت کوشت. خومبەبە کە دارستانەکانی سدر و چیا فەرمانڕەوایی ئەکرد، تۆ لە ناوت برد. تۆ نەڕەی شێرانت شکاند و گای وەحشی ئاسمان کە خوای ئاسمان تاویدا بوو، تۆ بە شمشێر کوشتت. بۆچی و لەبەر چی وا ڕواڵەتت زەر تەڵگەڕاوە؟ دڵت گیراوی دەستی غەمە. بۆ وەک ئاوارەی ڕێگا و هەورازە دوورەکان ئەنوێنی؟ بۆچی سیماد لەبەر خۆر و لێزمەی باران و تەوژمی با هەڵقرچاوە؟ بۆ وابێ مەدارا کێڵگە و مەزارت داوەتە بەر. گێڵگامێش دێتە گۆ و بەڕاوچی ئەڵێ: هاوڕێکەم، ئەو کەسەی کە وەکو بەران ئامادە بوو لەگەڵ ماما بوو، پڵنگی دەشت بوو. هاوڕێکەم ئەنکیدۆ، ئەو کەسەی کە هیچ درێغی نەئەکرد، لە هەورازی خوایان و سەرکەوتین و گای ئاسمانیمان خەڵتانی خوێن کرد، تا خومبەبەمان لە کوێستانی سدرەکانە خوێناوی کرد و لە دەرە تاریک و تەنگەکانە شێرانمان کوشت. هاوڕێکەم، هاوڕێی تەنگژە و دژواریم، بەشی مرۆیانی پێگەیشتووە. 6 ڕۆژ و 6 شەوە بەسەر جەستەیە ئەگریم و حەوتەم ڕۆژ دامە دەستی خاک. چارەنووسی زۆر بە ئەستەم لە گیان ماشکاوەتەوە، بۆیە تاوم داوەتە بەر دەشت و بیابان، تا لە ماڵبەندە دوورەکانە بیدۆزمەوە. چۆن ئەتوانم ئارام بگرم، چۆن دڵغەمین نەبم و هاواری شین هەڵنەبڕم. هاوڕێکەم، ئەو کەسێک کە خۆشم ئەوێ بۆتە خۆڵ. ئەنکیدۆ هاوڕێی من بۆتە خاکی ڕووس. ئایا نابێ منیش ئارام بگرم؟ ئایا نابێ منیش هەرگیز تاوەکو ئەبەت هەڵنەسمەوە؟ پەردەی نۆهەم. گێڵگامێش
بەتاو بۆ ئەنکیدۆ ئەگری و وەکو بۆران بە سەحرادا تێ ئەپەڕێ لەگەڵ خۆیە ئەندێشە و خەیاڵ دەکات. ئایا منیش وەکو ئەنکیدۆ نامرم؟ ئازار دڵمی داگرتووە، هەراسی مەرگ گیانی لێوڕێژ کردووم. ئێستا لە نێوەندی دەشتەکاندا سەرگەردانم، پێم ناوەتە ڕێگایە کە بەرەو ئونتەپێشتیم ڕام دەکێشێ، ئەوەی کە ژیانی هەتاهەتایی چن کەوتووە، ئەڕۆم تا دەگەمێ. شەوانە گەشتمە دەربەندەکان و شێرانم دی، گیانم کەوتە مەترسیەوە و ترس دایگرتم، ئەڕۆم تا دەگەمە ئوتنە پێشتم. دەڕۆم پرسی مەرگ و ژین دەپرسم. بە زەبوونی سەرم بەرەو ئاسمان بەرز کردەوە و ئێستان زاکانمە لە بارگای سین، خواوەندی مانگ، و بەرەو بارگای نین، ئوروم، خاتوونی بورجی ژیان، ئەوەی کە لەناو خودایانە بەتریفەیە. ژیانم لە کارەساتەکان و مەترسیەکان بپارێزن. گێڵگامێش ماندوو هیلاک فەرشی زەوی کردیە خەو، لە نیوەی شەوە ڕازی خەوێکی بۆ ئاشکرا ئەبێت. لە خەودا دی بێچوە شێرێکی سەرمەست و شاد، پڕ لە ژیان یاری دەکا و هەڵبەز و دابەزیەتی. گێڵگامێش تەورزێنەکەی لە پاڵ خۆیە هەڵگرت، دەستی بەرز کردەوە، خەنجەری لە کێلان هەڵکێشا، بەردێکی چیژی شێوەتیردان لە بینیاندا کەوتە خوارەوە و زەمین قڵیشێکی گەورەی تێکەوت و ئەو درە گەورە گێڵگامێشی هەڵدووشی. گێڵگامێش لە ترسا ڕاچڵەکی و ئەوێی بەجێهێشت و بەرەو جێیەکی تر چوو. ڕۆژی دواتر هەر کە تیشکی خۆر ئەنگوت، گێڵگامێش ڕووبەڕووی خۆی بۆ سەرەوە چاوی هەڵخست، بەرامبەر خۆی کوێستانێکی یەکجار مەزنی دی. ئەوێ کوێستانێ بوو کە پێیان دەوت مشوو. ئەوێ دوو لووتکەیە کە کڵاوەیان لە سنگی ئاسمان دەسوێ، لە نێوان دەرەی ئەو دوو لووتکەدا کەوانەی دەرگای خۆر و خۆر لەوێوە چاو هەڵدێنێ و بەرز دەڕوانێت و هەڵدێ. دوو دێو لەوێ بوو، یەکیان نێر و یەکیان مێنە، لە دەرگای خۆر کە بەرەو ڕووی ئاسمانە دەکرێتەوە چاو دێری دەکەن. جەستەیان لە پشتوێنە بەرەو ژووری بە دەرەوەیە و لە پشتوێنە بەرەو خواریان کە وەک دوو پشک وایە لە جیهانی ژێرخاکدایە. دیمەنیان یەکجار ترسناکە و چاوپێکەوتنیان پڕە لە ترس. لە سەرنجیان مەرگ دەبارێ، بروسکەی چاوەدزیوەکانیان کڵاوەی چیا بەرەو چەم دەڕوخێنێ. گێڵگامێش چاوی پێیان کەوت و وشک بوو، لە جێگای خۆی هەنگاوەکانی چەقین، ڕواڵەتی لە ترس و بێزاری تێر بوو، دەنگی دایە بەر خۆی و غیرەتێکی نواند و لە بەرامبەریان داوەستا. دوو پشکی نێرە بانگی مێیەکەی خۆی کرد و پێیوت: پیاوێک کە بەرەو لای ئێمە دێت بە ئەندام و قەوارە و گۆشت وەکو خوایانە. مێینەکەش لە وەڵامی دوو پشکەنێرەکەی داوتی: بەڵێ دوو بەشی لە خوایانە و سێیەمەکەی لە مرۆیەکانە. دوو پشکی نێر بانگی بەردا و بە گێڵگامێشی وت: ڕێگایەکی زۆر درێژ و دژوارت تێی کردووە، ئەی هەردەگێڵ، تاوەکو ئێستاکە کە گەیشتوتە ئێرە لای من، لە کوێستانێکا تێپەڕیوی کە تێپەڕبوونی زۆر ئەستەمە. ئەمەوێ لە مەبەستی تۆ تێبگەم بۆ کوێ ئەڕۆی. ئێرە دوامەڵبەندە. بۆ هەردەگێڵ، ئەمەوێ لە ئامانجی سەفەرەکەت تێبگەم. جا گێڵگامێش لە وەڵامی دوو پشکەنێرە داوتی: من داخی ئەنکیدۆم لە دڵدایە، من داخی ئەنکیدۆی هاوڕێم و پڵنگی دەشتم بە کۆڵەوەیە. بەشی مرۆیانی پێگەیوە، ئێستا ترسی مردن لە گیانمایە. لەو ڕۆژەوە لە دڵی ئەم دەشت و دەرەدا سەرگەردانم. چارەنووسی ئەنکیدۆ بۆ من زۆر گران و دژوار شکاوەتەوە. هاوڕێکەم بۆتە خۆڵ، ئەو کەسەی کە خۆشم ئەویست. ئەنکیدۆی هاوڕێم وەکو خاکی ڕووسی ئەم زەوینەی لێهاتووە. لەبەر ئەوە سرم ناوە بە چیاوە و
تا لای تۆ هاتووم، ئەندێشەم کردووە کە بڕۆم بۆ دنیای گەورەی خۆم بۆ لای ئونتە پێشتیم تا ئەوێ، چونکە ئەو گەشتە جەرگەی خودایان بوو. هێندە گەڕا تا ژیانی بێکۆتایی بەدەستهێنا، نیازم وایە بچمە لای ئەو و ڕازی مردن و ژین بپرسم. نێرینە دوو پشک دەمی کردەوە و بە گێڵگامێشی وت: ئەی گێڵگامێش، هیچ کەس لە ئادەمیان ڕێی نەکەوتۆتە ئەم کوێستانەوە، هیچ کەس پێی نەخستۆتە ئەم کوێستانەوە. ئێستا دەرەیەکی قوڵ کە 12 سەعات دوو جار بەناو چیاکانی ئاسماندا تێدەپەڕێ و تاریکاییەکەی ئەنگوستە چاوە، لەم قوڵیەدا و لەم ڕێگایی بەردەمتدا هەرگیز ڕۆشنایی نییە. ئەم ڕێگایە دەچێتە سەر چاوگی هەڵهاتنی خۆر و بەرەو ڕۆژ ئاوای دەگەڕێتەوە. ئێمە چاودێرانی ئەم ڕێگەیەین، یەکجار تاریکە و چاودێری ئەم دەرە قوڵەین. لە پشت چیاکانەوە دەریال و شێکە خاکی زەوینی گەمارۆ داوە، هیچ کەس و هیچ کات لەم دەرە تاریکە کەسێ تێ نەپەڕیوە. لە پشت دەرگای خۆرەوە بارەگای باوانی تۆیە. ئاستانەی ئوتنە پێشتیم لێرە دوورە، سربەگۆی ڕووبارەوەیە، لەو بەری ئاوەکانی مەرگەوەیە، بۆ هیچ پاپۆڕێک نییە و نات پەڕێنێتەوە. گێڵگامێش گوێی لە دەنگی دێوە دوو پشک بوو، پێیوت: ڕێگای من بە ئازارەکاندا تێدەپەڕێ، ئازاری ترسێنەر و کەسەر بەشی منە. ئایا دەبێ بە شیوەن و چەمەری کاروانی تەمەنم بەڕێ بکەم؟ لێم گەڕێ کە پێ بخەمە کوێستانەوە تا چاوم بە ئوتنە پێشتیم بکەوێ و ڕازی ژینی لێ بپرسم، چونکە ئەو ئەم گرێی کردوتەوە. لێم گەڕێ با تێپەڕم، با منیش ڕازی ژیانی بەردەوام و تا هەتایی بەدەست بهێنم. جا دوو پشکەکە بە گێڵگامێشی وت: ئەی گێڵگامێش، تۆ دلێری، دەسەڵات و توانای تۆ زۆر مەزنە، بەس بڕۆ، سەربەرز و بێباک ڕێگا بدۆزەرەوە و ڕێگاکە بگرە. کوێستانی مشۆ لە هەموو چیاکانی سەر گۆی زەوی مەزنترە. لە دڵی ئەم کوێستانەدا دەرەیەکەیە یەکجار قوڵ و تاریکە. بە سەلامەت لەم ڕێگایە تێپەڕبی، دەرگای هەتاوە کە ئێمە چاودێری دەکەین بۆ تۆ کراوە دەبێت. ئەوسا گێڵگامێش ئەم قسانەی هەمووی بیست. ئیتر گێڵگامێش ملی ڕێگەی گرتە بەر، بە ڕێگا ئەڕوات کە ئەچێتە هەڵهاتنی هەتاو. 2 سەعات ڕێگە ئەبڕێ بە دەربەندی تاریک ئەگات. تاریکی یەکجار خست بوو، بە هیچ جۆرێ چاوی بە ڕۆشنایی نەداهات، هیچ نیشانەیەکی ڕۆشنایی بەدەر نەدەکەوت، نە لە بەردەم خۆیدا و نە لە پاشەوەش. 5 سەعاتی تر لە دەربەندی تاریکیدا هەنگاو دەنێ. تاریکی یەکجار خست بوو. پاشان 6 سەعاتی تر 2 جار لە دەربەندی تاریکیدا ڕێی کرد. پاشان 7 سەعاتی تر 2 جار ڕێگای دەربەندی تاریکی تێی کرد. تاریکی یەکجار خست بوو، ڕۆشنایی بە هیچ جۆرێ بەدەر نەدەکەوت، نە بەردەمی خۆی ئەبینی نە پاشیشی ئەبینی. دیسانەوە 8 سەعات 2 جار لە ڕێگای دەربەندی تاریکیدا ڕێ ئەبرێ. بە دەنگی بەرز هاوار دەکا و تاریکی یەکجار خستە و ڕۆشنایی بە هیچ جۆرێ دەرناکەوێ. تاریکی مەودای نەئەدا کە بزانێ چی لە بەردەمیدایە و چی لە پشت سەریەوەیەتی. 9 سەعات 2 جار دیسان لە دەربەندی تاریکیدا ڕێگا دەبرێ. باڵای دەچەمێتەوە و سەری بە پێشدا کەوتووە. تاریکی یەکجار خستە، ڕۆشنایی بە هیچ جۆرێ دەرنەکەوت. دیسانەوە 10 سەعات 2 جاری تر لە دەربەندی تاریکیدا دیسان ڕۆیی. ئێستا تەسکی زاری دەربەندەکە ئەکرێتەوە بەرەوپانی و ئێستا یەکەم ڕۆشنایی ڕۆژ بەڕووی دادێ. 12 سەعات 2 جاری تر چووە پێشەوە. ئێستا ڕۆشنایی و ڕۆشنایی ڕۆژ جارێکی تر ئامێزی خۆی
بۆ کردوتەوە. لە ڕووبەڕوویە باخی خودایان خۆی نیشاندا و یەکجار بەرینە و پڕە لە میوە. میوەکانی یاقوتە و مێ و هێشووی بەربۆتەوە. سەیری ئەوانە شیرینە درەختێکی تر بەری لاجاوەردە و میوەی تر و زۆر میوەی تر. لەژێر درەوشانەوەی تیشکی زێڕگفتی هەتاوە دیمەنی درەوشاوەی باخ دڵڕفێنە. گێڵگامێش دەستەکانی بەرەو خۆی خۆر شەمش بەرز کردەوە و وتی: سەرگەردانیم دژوار و درێژ بوو، ئەبوایە گیاندارانی وەحشی لە خوێندا بگەوزێنم و لە پێستیان بەرگێ سازدەم. خواردنم گۆشتی ئەوان بوو. لە دەرگای خۆر ڕێگای هاتنم وەرگرت. لە دەربەند و باریکەڕێ قوڵی تاریک تێپەڕیم. ئێستا باغی خودایان بەرامبەرم ڕاوەستاوە و سەوزە نوێنێ. دەریالوشی ئەو دیوباخ دەریایەکی یەکجار پانە. ماڵی دووری ئوتنە پشتیم پێنیشاندا. کەشتیوانێکم پێنیشاندا کە بتوانێ لە قەوزەی مەرگ بمپارێزێ و بەسەلامەت بۆ ئەو بەرەوە ڕاگوێزم کا و بمپەڕێنێتەوە تا بتوانم ڕازی ژیان بەدەست بهێنم. شەمش خوای خۆرەتا و قسەکانی ئەوی بیست و بیری کردەوە و بە گێڵگامێشی وت: گێڵگامێش بۆ کوێ دەچی و تاوت داوە؟ ژیانێک کە دوای کەوتوی نایدۆزیتەوە. گێڵگامێشیش بە دەنگێکی بەرزەوە بە شەمش دەڵێ: بە هەموو سۆز و بەدبەختیەکانی غوربەتەوە لە دەشتەکان تێپەڕیوم. لە دوای هەر ئەستێرەیەکی تر کوژایەوە. ئەم ساڵانە هەموو شەوێ بەبێ پێخەف لە دەشتەکاندا خەوتووم. لە ڕێگای قوڵ و تاریکدا نەخۆر و نەمانگ بەڕاسەرما دەرنەدەکەوتن. هیچ ئەستێرەیەکیش جریوەی نەدەبوو. لێگەڕێ ئەو خۆرە با بە چاوەکانم بتبینم. لێگەڕێ تا ڕۆشنایی جوانی سیمات پەسەندم بکە. تاریکی تێپەڕیوە، تاریکی دوورە. نیعمەتی ڕۆشنایی جارێکی تر بەسەرمادا ئەبارێ. مەگەرنا کە هیچ بمرێک ناتوانێ خۆر بە چاوی خۆی ببینێ؟ لەبەرچی و بۆچی نابێ کە منیش ژیان بدۆزمەوە و گرێی ڕازی بکەمەوە؟ بۆچی نابێ کە منیش ژیانی هەتاهەتایی بۆ گیانی خۆم دابین بکەم؟ شەمش قسەکانی بیست و بە گێڵگامێشی وت: بڕۆ بۆ لای سیدوری سابیتو، خاتوونی فرەژیری چیای ئاسمان. بارەگای لەو بەری دەرگای باخی خوایانەوەیە. لە ئاستانەی باخەکەدا لە لێواری دەریادایە. سیدوری سابیتو چاودێری درەختی ژیانە. بچۆرە ناو باخەکەوە لە بەرامبەر تا خۆی دەنوێنێ. سیدوری سابیتو ئەتوانێ یانەی دووری ئۆتنە پێشتیم بە تۆ نیشان بدات. ئیتر گێڵگامێش دیسانەوە ملی ڕێگای گرت و لە ڕووبەڕووی خۆیە دەرگای باخی خوایانی دی. سدرەکان چڕ و بەشکۆ، گەوهرەکان هەموو ڕەنگێ بە درەختەوە ئاوێزان بوون. لە ژێر سێبەری باخی خوایانە فەرشێکی زمڕودی سەوز دایپۆشیوە، وەکو گیای دەریا خۆی دەنوێنێ. بەردەمۆر و گرانەکان لەوێ وەکو دڕک و داڵ. دانی میوەکان هەمووی یاقوتی زەردە. ئەو گێڵگامێش لە ڕۆیشتن ئەوەستێ و گێڵگامێش سەرهەڵ ئەبڕێ و چاو دەبڕێتە باخی خودایان.